هەنگاوەکان بۆ ڕاگررتنی کاری ئەو کۆمپانیانە بەردەوامە کە ژینگەی شاخەکانی گۆیژە و ئەزمەر لە سلێمانی بۆ پرۆژەکانیان تێک دەدەن. هەوڵی ئەوە هەیە لە ڕێگەی داواکاری گشتی هەرێمەوە کار بکرێت بۆ ڕاگررتنی کاری کۆمپانیەکان. گەشتونەتەوە ئەنجامەی داواکاری گشتی لەسەر ئاستی هەرێم یاداشیشان ئاراستەی سەرۆکایەتی حکوومەت هەرێم کردووە. ئێوە زان سەرۆکی حکوومەت هەرێم سەرۆکی دەستەی بۆ بەرهەمهێنانیشە. یاداشەکە باس لە سێ خاڵەکە یەکەم لیژنێکی لێکۆڵینەوە تەشکیل بکرێت لەسەر ئەو تەجاوزاتانەی لەسەر گۆیژەکراوە. دووەم نوێنەری داواکاری گشتی تیابێ و سێم ئەوی شەڕاگیرێ. ئەمە هەنگاوێکی پێشکەوتووە. خاڵێکی تر هەیە کە ئێمە هەل لە زانیارەکانمانە دەستمان کەوتووە لەو لیقاتانە ئەوەیە کە دوو پارێزەری بەڕێزی ئەم شارە داوایەکی یاساییان هەیە لە سەرێکی لەو گردانە ئەبێ لەم ڕۆژانە ئیشتیای ڕاگیرێ و داواکاری دەستەی نەزاهەی ئێرە لای حاکمێکی بەڕێزە کە قەناعەتمانەیە بۆ ئاراسێ بژوڵێک کە ئەبێ ڕاگیرێ. بەپێی زانیاریەکان بەشێک لەو زەویانەی کە کۆمپانیەکان لە بناری گۆیژەدا دەیکەن بە پرۆژە مۆڵکداریان بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە. ئەوانیش دەڵێن پشتگیری هیچ پرۆژێک ناکەن کە بەبێ ڕەزامەندی ئەوان دروست بکرێت. یاساناسانیش پێیان وایە بێ دەزوەردان دەبێت یاسا کاری ئەو کۆمپانیانە و ئەو پرۆژانەیەک لای بکاتەوە کە شاخەکان هەڵدەکۆڵن. پرسیارەکە ئەوەیە ئایا سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێمی کوردستان لە 28 بۆ داوایەک بەرزەکاتەوە لە بۆ ئەنجومەنی وەزیران داوای لەیەکە کە لیژنێکی تاقیقی پێک بێنن کە ئەو پرۆژێ ڕابگیرێ و یعنی دەرەنجامی ئەم بابەتە ئەبێ بخرێتە ڕوو. ئەمە سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێمی کوردستان وەڵێ و بەڕێز جەنابی وەزیری داراییش ئەڵێ ئەو مڵکانە مڵکی ئێمە ئاگامان لێ نییە. کەواتێ مێسە لە بەردەم یعنی دوو پرسی یاساییان ئەبێ تحقیق لەم بابەتەیە بکرێت لە هەرێمی کوردستانە یعنی بەم چوزانم نازم نایی بنێم بەم ناسەروەربوونی یاسایە لە ڕۆحی یاسا کە پێچوانەی ڕۆحی یاساکانە چۆن تۆ یعنی یەکسەریت ئەم بابەتە پرۆژەی بە خەڵکو بەم شکڵە لەسەری بکرێت. بۆیە من بە دڵنیاییەوە ئەڵێم بابەتەکە ئەگەر یاسا بڵێن بە یاساییش کراوە بەڵام یاساکەی بەڕاستی بۆ این کراوە یعنی وەکوڵێ مەتاتیە و بەکارهێنراوە ئەژینا چۆن وەزارەتی دارایی من ئاگام لێ نییە. سەرۆکایەتی داواکاری هەرێم ئەم داواکاریە بەرزەکاتەوە بەدەستخۆشیەوە یعنی کەواتەمانە هەمووی بەڕاستی پرسێکی گرنگە نەبێت تحقیقی تیا بکرێت. سەرڕای کەمپین و فشاری مەدەنی لەسەر کۆمپانیاکە بەڵام تا ئێستا کارکردن لە پرۆژەکان بەردەوامە بەتایبەت کە بەرپرسانی حکومی دەسەڵاتدار پاڵپشتیان دەکەن. کەمپینی گۆیژە بپارێزا لە هەنگاوی داهاتوودا هەوڵ دەدات لە ڕێگەی یاساوە کارکردن لەو پرۆژانەدا ڕابگرێت. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.